ئەفسوونی ئیسلام. سەرگوزەشتەی مرۆڤ لەسەر زەویدا بە ئیسلام گەیشتووە بە ئامانجی خۆی و وەک پەیامێکی ڕزگاری جیهانی جێگای خۆی کردوێتەوە. ئەو فەلسەفەیەی کە هەمیشە لە هەمبەر نهێنی و مەتەڵی بەدیهاتندا دەستکورت و لارەمل بووە، تەنها لە سایەی سیستەمە فیکریەکانی ئیسلامدا توانیویەتی پشتی چەماوەی خۆی ڕاست بکاتەوە و لە ژێر لێوەوە هەندێک شتی ئەرێنی بڵێت. تەنانەت زەبەلاحەکانی ئاسمانەکان و زەوی بە نووری وەحی ڕوخساریان ڕووناک بووەوە و لەوە دەرچوون کە چەند مادەیەکی تێکەڵ و بێکەڵکی ئاسمانی بن و گۆڕان بە چەند پێشانگایەک کە شایانی تێڕامان و چەند کتێبێک کە پێویستە بخوێنرێنەوە. بەڕێک و پێچی و سیستەمە وردەکەیشیان بوون بە چەند تابلۆیەکی سەرسوڕهێنەر. بەم گۆڕانەیان و لە چوارچێوەی ئەو حیکمەتەدا کە تیایاندا دانراوە بوون بە چەند زمانێکی گۆیای بانگەوازکار بۆ جیهانی پشت پەردەی سروشت. ئەو دڵە بەختەوەرانەی کە لە ئاوی زوڵاڵی چەشمەی خزری ئیسلام بۆ تەنها جارێک قومێکیان خواردبێتەوە چێژی ئەبەدیەتیان نۆشیوە و تا ڕادەیەکی زۆر لەو تەنیایی و نائومێدیە ڕزگاریان بووە کە لە سروشتیانەوە سەرچاوەی گرتووە. ئەوانەی کە لە ناو ئیسلامی ڕاستەقینەدا ژیاون لە جیهانی ڕۆحیاندا یەکی بەهەشتێکیان بونیاد ناوە و وەکو فیردەوسیەکان چێژ لە ژیانیان دەبینن. نەک تەنها ئەوانەی کە مافی تەواویان بەم ئاینەداوە و لەگەڵیدا ژیاون، بەڵکو ئەوانەش کە بۆ تەنها جارێک بە سێبەرەکەی ئاشنا بوون لە ترسی لە ناوچوون و کوڵانی تاریکی بەڵێنە درۆینەکان ڕزگاریان بووە و ئەگەر بۆ ماوەیەکی کاتیش بێت هەناسەیەکی ئاسوودەیان هەڵمژیوە. ئەگەر ژیانێکی تر هەبێت بەرزتر بێت لە ئاستی ئەو ژیانەی کە ئیسلام بەڵێنی داوە بە شوێن کەوتوانی، ئەوە تەنها دەکرێت ژیانی ئیماندارانی بەهەشت بێت. خواوەندی بەدیهێنەر هەتا دوایین لووتکە دەرگاکانی بۆ خستوەتە سەرپشت و مۆری سولەیمانی لە دنیا و قیامەتدا لەسەر داناوە. لە سایی ئەم ئیسلامەدا بووە کە پادشاکان دادپەروەر بوون، هێز بووە بە پارێزەری حەق، دەرگا بۆ زانست خراوەتە سەرپشت، زنجیری ملی هەموو جۆرە بیر و بۆچوونێک پارچە پارچە بووە. شەیتانەکان قۆچەکانیان فڕێداوە و بەرەو پەرزگاکان ملیان ناوە. دەسەڵاتداران وازیان لەستەم و دەستدرێژی هێناوە و ڕێگای بوونە فریشتەیان هەڵبژاردووە. لە سایەی ئەو حیکمەتەدا کە لە ڕۆحی ئیسلامەوە هەڵدەقوڵێت، دەکرێت پێشی بووترێت فەلسەفەی ئیسلام ڕای گشتی ڕەنجی گۆڕاوە و سەر زەوی بووە بە هەرێمێکی ڕۆشن. وەک بڵێ بوونەوەران و ڕووداوەکان بوون بە چەند وتاربێژێکی گۆیا و خاک حاڵەتی دایکێکی وەرگرتووە کە هەموو شتێک بە میهرەبانیەوە دەنێت بە سینجەوە. ئەو بە دەنگە شیرینەکەی مۆسیقای جاویدانی و بەیەکگەیشتن بە گوێماندا دەچپێنێت و شاخە بە ساموشکۆکان و دەشتە خاچی و خۆبەکەمزانەکان بوون بە دەنگ و هەناسەی قوڵیەک کە زۆر لە سەر و توانای مادیانەوەیە. باخ و باخچە ڕەنگاوڕەنگەکان بە زەردەخەنەوە بۆمان دەڕوان و گوڵەکان سەخاوەتمەندانە نایابترینی جوانیەکان بە دڵ و چاومان دەبەخشن و سەرساممان دەکەن. فراوانترین چێژەکانی هەبوون بە ڕۆحمان دەچێژن و جوانترین و ناوازەترین بەختەوەری پێشکەشی ئەو بەختەوەرانە دەکەن کە خۆیان تەسلیمی خوا کردووە. ئەو بەدبەختانەی تێنەگەیشتون لەوەی کە ئیسلام گەورەترین دیاری بەدیهێنەرە بۆ مرۆڤایەتی، ئەمە لەوانەیە هەندێک جار لە بڕیارێکی پێشینەوە سەرچاوە بگرێت، یاخود هۆکارەکەی ئەو مسڵمانانە بن کە لەگەڵ ئیسلام یەکناگرنەوە و بوون بە نمونەیەکی خراپ لە پەیامی ئەو تێناگەن و هەست بەو جیهان و ژیانە باڵایە ناکەن کە ئیسلام بەڵێنی داوە. تەنانەت کەسانی لەم جۆرە ئەگەر بە دەوروبەریشی دابێن و بچن، هێشتا ئەم ئەنجامە نالەبارە ناگۆڕێت. زۆر نزیکن بەڵام لە دوورەکان دوورترن، هەردەم تەماشای دەکەن وەلێ لە ڕوانینەکانیاندا داڵغەیان ڕۆیشتووە و هەرگیز ناتوانن لی تێبگەن. نزیکی بووە بە هۆکاری دووری بۆ ئەوان، بینینیش بووە بەهۆی هەز نەکردن. بەڵام چیمان لەدەست دێت؟ ژیان ئاوایە. دڕگ ئەگەر لە تەنیشتی گوڵی شەوە بێت هەر دڕکە و لە ناو دەچێت. ئەگەر قەلە باچکە لە باخچەی گوڵاندا و لە ناو بولبولانیشدا بێت هەر بە دەنگەکەی خۆی ئاشکرا دەکات. ژمارەی ئەوانەی نەفرەت لە ڕووناچی دەکەن کەم نین. هەمومان لێرە و لەوێ کەسانێکمان بینی کە شەڕ لە دژی ڕێسا دەکەن. هەر کاتێک بیرم دەکەوێتەوە کەسانێک هەن بە بۆنی گوڵ تێک دەچن و دەبورێنەوە بێزم دێتەوە. بە کورتی هەر کەسە و کردەوەکانی بە گوێرەی کەسایەتیەتی وەسەلام.
ڕۆحێکی ڕۆشن کە ئیسلامی ناسیوە و لە ناویدا دەژی لە هەموو بوونەوەرێکدا بانگەوازی جاویدانی دەبیستێت و بە نەشوەی ئەبەد دەخرۆشێت. ئەوانەی پێدەنێنە هەرێمی ئاسوودەی ئەوەوە قاچیان دەبێت بەسەر ئەو ڕوخسارانەی کە بە خۆشەویستی و ترسەوە لە سوزدەدا و لەو جێگایەدا کە نێوچەوان و سەری پەنجەکان لە یەک ئازدان و لە زەوی دەخشێن ڕۆژانە چەند جارێک لەگەڵ فریشتەکان ئەسب تاو دەدەن. ئەو تاجی سەرانەی کە خۆیان ڕادستی ئیسلام نەکردووە ناقۆڵا و کاتین و ئەو وتە وشانەش کە ئەو وەکو سەرچاوەیەک بەکار ناهێنن جیاوازیان نییە لەگەڵ ئەفسانەدا. ئەو دڵانەی بەو بەخێو نەکرێن بۆش و ئاسۆشیان تاریکە، ئەمانە ئەگەر جار و بار ببریقێنەوە و چاوی هەندێک بەرشەوارە بخەن هەرگیز بۆ ماوەیەکی دوور و درێژ ناتوانن بە درەوشاوەیی بمێننەوە. ئەوە هیچ کە ناتوانن چواردەوریان ڕووناک بکەنەوە لە باوەشگرتنی هەموو کاتەکان و کاڵ نەبوونەوە بە درێژایی سەردەمەکان پەیوەندی بە ئەندازەی تێپەڕاندنی کات و بەرزبوونەوە بەسەریدا هەیە. ئەو وشە و بۆچوون و سیستەمانەی کە ناتوانن کات و شوێن تێ بپەڕێنن درەنگیان زوو ماوەی خۆیان پڕ دەکەنەوە و پاشان وەک گەڵای پاییز دەوەرێن و لە ناو دەچن. بێگومان ناو و خاوەنەکەیشیان لەگەڵ خۆیان ڕاپێچ دەکەن. ئیسلام هەم جێگیرە و هەم گۆڕاو. ئەو وەک درەختێک وایە کە ڕەگەکانی لە ناخی زەویدایە و هێندە بەهێزە بە هیچ زریانێک نالەرزێت. لەقەکانیشی بە هەموو لایەکدا بڵاو بوونەتەوە و چواروەرزەی ساڵ میوەی تەڕ و پارا و دەبەخشێت. پوختە و کاکڵەی چێژە دنیای و قیامەتیەکان لەودایە و ئەفسوونی ژیانی هەتا هەتاییش هەر لە هەک بە دەوڵەمەندەکەی ئەودا حەشار دراوە. خۆر لە چاو ئەو ڕووناچێدا کە ئەو بە جیهانی بەخشیوە وەک بریسکەیەک وایە و باخەکانی ئیرەمیش لە چاو ئەو باخچانەی معنادا کە ئەو لە دڵەکاندا سەوزی دەکات وەک داستانە درۆینەکان وایە لە بەرامبەر ئەو فراوانیەی کە ئەو بە ژیری و لۆجیک و هەستەکانمانی دەبەخشێت گەردون وەک داڵانێکی تەسچی لێدێت. هەموو ئەو وشە و بیرکردنەوە و تیشکە تەڕ و تازانەی کە ئیسلام بە بیر و بۆچوونی مرۆڤایەتی بەخشیوە ئاسمانین و هیچ جێکێکیان لە سەرچاوەیەکی ترەوە وەرنەگیراون و بە بۆچوونەکانی تر گەورە نەبوون و بە ڕووناکیە بێگانەکان ڕەنجیان تێک نەچوە و بە سەرچاوەکانی تر لێڵ نەبوون و فتیلەکەی بە چراکانی تردا نەگیرسێنراوە. بە پێچەوانەوە هەر تیشک و بەرەکەت و جوانی و چێژێکی ئەو بریتین لە کۆمەڵێک میوەی دەستلێنەدراوی ئەو دیوی ئاسمانەکان. ئەگەر دوژمنایەتی دوژمنانی و بڕیارە لە پێشینەکانیان و نەزانی و بێوەفایی دۆستانی نەبوایە ئەمڕۆ سەرجەم مرۆڤایەتی لە دەوری سفرە ئاسمانیەکەی ئەو کۆ دەبوونەوە و دەستیان لە ناو دەستی یەکتردا دەبوو. دوژمنان لەسەر کە لە ڕەقی سوورن و دۆستانیش ئاسۆی ئەویان لەکەدار کرد. ئەویش لە بەرامبەردا ئێمەی لە بەروبوومە ئاسمانیەکانی خۆی بێبەش کرد وەک مرواریەک کشایەوە ناو سەدەفەکەی و خۆی شاردەوە. خۆر ڕووناچی دەبەخشێت بەوانەی کە ڕووی تێدەکەن. گوڵەکانیش هەتا ڕوویان لە خۆر بێت و چاونەن و قێنن لە ئاستیدا لەم ڕنگ بۆ ئەو ڕنگ باز دەدەن. درەختەکان بەقەدەر ئەو پەیوەندی کە بە خاک و ئاو و هەواوە هەیەنە زیندوو دەبن و دەنەخشێن. هەموو شتێک بە ئەندازەی ڕووتێکردن و نیەتەکەی شەرەفمەندی ئاور لێدانەوە و بەرەکەت دەبێت. ئەگەر دڵەکان بۆ ئیسلام گوێ هەڵنەخەن ئەویش دەنجی خۆی ناگەیەنێ. ئەگەر کردار و ڕەفتارەکان فراوانی و قۆڵی نەبەخشن بە وشەکان ئەویش دەنجی کەس دەبێت و ئاوەڕ لە ڕۆحەکان ناداتەوە. وتە بە ئەندازەی فڕینی بە دوو باڵی کردار و ڕەفتار جۆش و خرۆش دەخاتە نێو دڵانەوە و هەموو سنوورەکان دەبڕێت و دەگات بە گشت توانە و لێهاتنێک. ئەو دڵە مبارەکانەی کە بە ئیسلام لێ دەدەن و لە هەستان و دانیشتنیاندا بە جۆشی ئەوەوە دەژین. ئای چ قەڵاگەلێکیان گرتووە و چ شارانێکیان فەتح کردووە و چ شارستانیەتێکی بە ویژدانیان دامەزراندووە. ئێمەمانان کە لە چەند ڕۆحێکی شڕۆڵ و شپرزە پێکاتوین چاو و دڵمان لەگەڵ ئیسلامدایە و ئەگەر بمرین حەز دەکەین لە باوەشی ئەودا گیان بدەین و ئەگەر بژین دەخوازین تەنها لە هەرێمی ئەودا هەناسە بدەین. ئێمە وزەی ژیان و گەرمیمان لەوەوە وەردەگرین و عەشق و شەوقی ژیانیشمان هەر لەوەوەیە. چونکە لەم جیهانە فانیەدا کە هەموو شتێک دەڕمێت و لە یادەوەریەکاندا ناوی دەسڕێتەوە تەنها ئەوە کە بەبێ لەرزین لە شوێنی خۆی ماوە و لە ناو ئەو هەموو بەهایەنەدا کە زەرد هەڵگەڕان و وەرین تەنها ئەو بەتەڕ و پاراوی ماوەتەوە. لە هەر شوێنێک ئاڵای ئەو بە هەموو ڕەنگەکانیەوە بشەچێتەوە لەوێ تامی ئاشتی و ئاسایش دەکرێت.
لەو هەرێمانەدا کە وتاری ئەو دەخوێنرێنەوە بە هەمرۆیە جیهانیەکان لەژێر پارێزگاریدان. ئەو بریتیە لە سێبەری یاسا و ڕێسای ئاسمانەکان لەسەر زەوی و وێنەیەکی ڕەنگاوڕەنگی دنیای فریشتەکانە لە جیهانی جیسمانیەتدا. ئەوانەی کە بە ڕیتمی ئەو هەڵدەستن و دادەنیشن لەگەڵ هاوسەنجی گشتی گەردووندا دەگونجێن و پارێزراو دەبن لە پێکدادان لەگەڵ بوونەوەراندا. ئەو بەوتە تازە و گەوهەر زێڕینەکانی چەندراوێکی وەهایە کە لە ڕووی ڕێسا و یاساکەیەوە نەکەس بە نەخشەکانی دەگاتەوە و نەجوانی گرێکانی بەکەس لاسایی دەکرێتەوە. لە ڕێگەی ئەوەوە کاتێک گوێ لە ترپەی دڵمان دەگرین ئاهەنگی ئاسمانەکان و ئەو دیوی ئاسمانەکان دەبیستین. بەهۆی نهێنی پەیوەندیکردن بەوەوە جیهانی دڵمان لە ئاسمانەکان فراوانتر دەبینین و بە ترسێکی شیرینەوە هەڵدەلەرزین. هیچ سیستەمێکی ڕۆحی و هیچ تەوژم و هیچ فەلسەفەیەک ناتوانێت ئەو قوڵی و گەرمی و نەرمیەی ئەو بەخشیویەتی بە ڕۆحەکان ببەخشێت. خوا بەختەوەری ڕۆح و جەستە و مادە و مانا و دنیا و قیامەتی لەو داداناوە. ئەوانەی گوێ بۆ زمانی ویژدان هەڵناخەن لەو تێناگەن. ئەوانش کە بە چاوی دڵ تەماشای ناکەن وەکو خۆی نایبینن. غەزالی گوتەنی عەقلی مەعاژ ناگۆڕێت بە عەقلی مەعاد. وەک مەولانای ڕۆمیش دەفەرموێت عەقلی توورابی ناگۆڕێت بە عەقلی سەماوی. تەنانەت بەرزترین عەقلەکانیش لە بێعەقلی ڕزگاریان نابێت. مرۆڤایەتی لەوەتەی هەیە لە ناوەندی هاتوو هاواری دژایەتی نێوان عەقڵ و دڵدا ژیاوە. ئەگەر ئەمڕۆژ بە شەوی زاوایەتیەکی نوێ ژیری و دڵ نەکەین بە هاوسەری یەک، وا دیارە ئەم دژیەکیە ناوەچیە بۆ ماوەیەکی درێژتریش بەردەوام دەبێت.